زۆر کەس هاتێ دەڵێ 20 ساڵە نەمخوارد 30 ساڵە نەشم خواردیە هەر بە تامی قەدیم خواردێتەوە. شێف سڵاوت لێبێ پێم بڵێ ئەوڕۆچتی نایە. سەرچاوم سەرەتا بە خێراتتان دەکەم زۆر بەخێر مەسەر سەرم سەرچاوم. ئەوڕۆ بەشداریم کردێ لە فیستیڤاڵی شانەدەر فیستیڤاڵی هەناری ئینشاءالله بەردەوام دەبین. بە کەلانە بەشداریم کردێ و دانولەشم هینایە بە تامی قەدیم. باشەوە کو دروستت کرد چەندی وەخت پێچوو؟ وەڵا 2 سەعاتە چی دەوێتن ئەرێ وەڵا چکە کە ئاوەکەی بەسەر دەنەی جوان دەیشۆیەوە بەسەری دەنێی و ئیتر لی دەگەڕی هەتا بخۆی ئاوا دەکڵێ. باشە ئەوانەی کە هاتوون ئەوڕۆ کڕیارت باش بوو یان خراپ ئەوانەی کە کڕیان چێ بوو؟ وەڵا ئەوانەی کە کڕیار بوون زیاتر ئەوانەی کە مەسەلەن بەبیریان دێت چکە ئەوانەی جیلی ئێستا نازانی ئەوە چییە بەس زۆر کەس هاتێ دەڵێ 20 ساڵە نەمخوارد 30 ساڵە نەشم خواردیە هەر بە تامی قەدیم خواردێتەوە. باشەکە هەبوو مەسەڵەن یەکەم جاری برێت تام دەکەم یان شتێک؟ نا هەتا ئێستا ئەوانە نەبوونە بەس ئەوەی قەدیم زیاتر تامەزرێ. مشتریت باش بوو لە دانولێ یان کەم؟ بینە وەڵا لە خۆی بە زیاد بووە دەڕوە کەڵەکەش کۆرەی کردی کۆرەی کردی دەستەکانت خۆش زۆر سپاس. سەرسەرم سەرچاو بەخێر بە سەرچاو.